دەفەرمێ ئەنەسی کوڕی مالیک دەفەرمێ لە خزمەت پێغەمبەرا بووین کە فەرمووی ئین الجەنەتە لەتوشتاق إلى ثلاثة حەدیثەکە صحیحە ترمذی بەژمارە فەرموودەی 3797 هێناوەتی شەغەلبانی لە صحیح جامیعە بەژمارە فەرموودەی 1598 بە حەدیثێکی صحیح هاتووە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم إن الجنة لتشتاق إلى ثلاثة سێکەس هەن بەهەشت بۆیان مشتاقە سبحان الله کە گەورەیە بەهەشتی خوا بۆیان مشتاقە یعنی بەهەشت تامەزرۆیانە بەهەشت عەوداڵیانە ئێمە هەمومان عەوداڵی بەهەشتین تامەزرۆی بەهەشتین سێکەس هەن لە ئومەتی پێغەمبەرە بەهەشت تامەزرۆی ئەوانە خۆزگە زوو بێنە ئامێزمەوە و خۆشیەکانی خۆمیان پێشکەشکەم چێ زانێ ئەوانە چێن بەڵێ بەڵێ وایە تەواوە زۆر ڕاستە ئەحسەن صدقتە تەواوە عەلی کوڕی ئەبی تاالب ئەو عەممارەی کە ئەو قسانەشی کردبوو چونکە خوا سەیری ناودڵی دەکا بەهەشت تامەزرۆیە عەممار بچێتە ناویەوە سێش سەلمانێک کە خەڵکی فارسە هەر عەرەبیش نییە کابرایەکی فارسە هەموو دنیای لە بێناوی ئیسلام و پێغەمبەری خوا داواز دێنە ئەو سیانە بەهەشت تامەزرۆیانە خۆزگە پاتنایە ناومەوە